السلام عليكم ورحمة الله وبركاته. عاشقاني خير وعاشقاني بهش وتعاونوا على البر فرماني خوايا ورن دزن او دستم بنان يارمتم بدن تاوكو مهرباني ديجينينا بري امانو بشي خيري برز دكينا وتيدا خوش ويستاك كلا سرتا دا بدي بناغي مهرباني من دانا امن وكو خاون بيروكي او مشروعي بريارم دا كوا هيز مصلحتك ماديننا او مشروعي نيلم فلبر اوينا متسم لو خوم دانا نپشكم لو خوم دانا نحصكم لو خوم دانا سرباري او اشتاوكو بردي بناغي او باريني صفكم كردبو همويم كرده صدقه وخير سرباري او اشكا تونا دري ولات ولا بينا او مشروعي وخدمت كردن همويم كرده خير وتم با يشي زور تاج زور نوعي بكين سرباري اوش لدهاتوش هيز مصالحة ماديننا او مشروعيم داننا تنانات او باراني خير لنا صندوق خيريج دبيتن اگر نشترگري لوكم او نشترگرانه هر بخوراي دكم وكو دكتور دلير هيز مصالحة ماديننا ومشروعين بوما ليدر وقائل بو او مشروعي سيبرايت كاش هاتنا بو لقرم بونا ليدر تار مؤسسي قورمان هي دوايك بوينة دكس جروبي مهرباني ما ندرس كرد كاتي كبردي بنا غمان دانا بريار مادا مشروع كمان كرد 7500 بشك ل 7500 بشي لسرتا 1500 بشك من دانا ناو صندوقي خيري كوا عمل مهرباني دو صندوق مان هي صندوق شي استثماري مان هي صندوق شي خيري مان دو زوره بشك مان هي بشي خيري بشي استثماري 1500 مان خستنا صندوق خيري كي سطا بيستي مشروع كيبو لا بدايتي بلان بريار مان دا دبي سطا سي اتليست بلايكمي ببيت الصندوق خيري 6000 بشك مان هبو او 6000 بشك بدون نوعية يفروشين او كسيدي نرخي السعر يكسانا لا خيريك ولا استثمارك بستوبينت ورقي استاكا ديفروشين يعني $2500 امريكي بشي بوندي داندرا لسرتا دا اساسا شي باش مان دانا او جد اسمان بيكر زياتر ل $3 مليون خرمان كردوا او جبردي بنا غمان دانا تاوكو وكو پیغمبر صلى الله عليه وسلم ده فرميتن كحشركات ببستوا او جبريت توكل لسخواي جورا اماش او ما كر ميكانيزم دانا بلان ما دانا رابج ما كر سيستمتي شفاف ما دانا لبو موضوعي لباقه شي دياري هوليريكا باقه شي اسلاميه رصيد ما دانا ولا همان كادا سيستمتي شفاف ما دانا لروي داري لروي ياسايه وعقد بن ما دانا روشكاري قانوني ما دانا همش كان من ريك خست اوجا كاتك لا جيرزوي هاتنا در بناغه ما دانا اوجا اعلان ما كر قلت ما بهاش قوري تشي دي باباش داري بكا دروش مي مهرباني هموانا لبو هموانا مهرباني خدمت خير خوشي تيكر كرديا لبو همو خلقشي بروجيشي نا سياسي نا حكومي تايبتي بلايان جيجيرا همو كسد دستورك ماندانا لجر غنماي او دستوريوا هنگاو مانا دسمان فكر پشکمان فروش لو 6000 دابش کرا لسردو بشي پشي خيري مان هي پشي استثماري مان هي بلام هموي هر خيره پشي استثمارش بگري هر خيره چونكه بپاركي تو صالح عملاتك دروز دكري بپاركي تو هنگاو برو پیش دسيت اسا سپاس دبو خوای گورا پارەی دروستکردنی خەستەخانەمان تەواو بووە تقریبا تەواو بووە بەڵام لە بۆ تەجهیز کردن تەجهیزیش ترسمان نییە بەڵام ئەگەر تەجهیز پارەی پۆکێت مەنی حازرت هەبیتن ئەشاکرینەکە هەرزانترە لەوەی بە ئەقساڵ لە شەریکات ببینی فلەبەرەوە دەمانێت پشکەکان بفرۆشن تاوەکو بە خێراترین کات مهربانی دەرکەی بکرێتەوە لەو نەخۆشە فەقیری هەژارەکان فکرەی مهربانی ئەوە بوو کە هەمومان بێکەوە بین خەستەخانەی دروست بکەین لەو خەستەخانەی بەشێکی ببیتە وەقف ببیتە خێر ببیتە سەدەقە جاری لە بۆ هەموو خەڵکی خۆشەویستان مەشروعەکەمان ئیستیسمارە ناوی مەشروع وەکو ناوی خێری نییە مەشروعێکی ئیستیسمارە و ڕێکاری قانونیمان وەرگرتە بەڵام ئامانجمان خێرە ئەمنیت بخۆم کە مستثمرم هەدەفەکەم قیامەت ئاوادان بکەمەوە هەدەفەکەی خودی خۆم و بیرۆکەی فکرەکەی ئەوەیە خزمەتی نەخۆشی هەژار بکەین بوكو صدقة جاري فلبر اوي امن دعواتنا لذاك مخواي جورج دري وتعاونوا على البر والتقوى ورن يارمتي ما بدين با بش خيري كي زياد بكي كاتك برين الاخير اگر سطا سي خيري دربتي سطا حتى استثمار دردتي او كاتك 100 ديناري قازانت كد هم مستثمرش قازان زكاه چونك او 3 ديناريه مرجله ناو خستخانه لبو نخوش فقيري هجر صرف بكريته يعني او دبيته موتيفيشن وجولي او خستخانه يعني فقيري هجر لو اني هيج بارينا داتن لو اني نسبه سطا 50 داش كان دين لبو لو اني سطا حتى لو اني سطا 20 يعني او فقيري يرمتي درك دبيته وبو بار خيري استثماركش دجوليتن
کەواتە ئەوەی مستثمریش بیتن لە ناو میهرەبانی ئەوش قازانج دەکاتێت چونکە پارەکەی بەگەڕ دەکەویتن پارەکە لە ناو مەشروعێکی سەرکەوتووە هەم لە ڕووی مادیەوە قازانج دەکات هەم لە ڕووی معنەویەوە قازانج دەکاتن بە پشتیوانی خوای گەورە وەلەو زەرەر و قازانج ئەمە نازانین وعد نادەین چونکە ئەوەی کە دەبێتە شریک لە زەرەر و قازانج دەبێتە شریکەوە ئیستیسمار دەکرێتن بەڵام زاهریان مەشروعێکی سەرکەوتووە لە چەند جانبەکەوە یەک وەکو شوێن موقعی شوێنەکەی زۆر باشە لە باشووری هەولێرەیە لەسەر جادەی 123 لای جادەیە لاکەکەی مزگەوتە وەکو مەساحەی گەراج و مەساحەی حەدیقەی زۆر باشی هەیە وەکو شوێن لەو شوێنەی خستەخانەی حکومی نییە و مەشروعەکە ئیستیسماری یعنی مساتەحە نییە کەوا ئەو عادەی دوایی تەملیک دەکرێت بەناو دەکرێت دەبێتە خاوەنداریەتی چونکە بە قانون ئیستیسمار وەرگیرە ئەو زەویە ئەو یەکە لە ئیسفادەکان و گومرجی نادەین تاوەکو دە ساڵی زەری بەش نادەین ئەوانە هەموو قوانین ئیستیسمارەکە 2006 لە هەرێمی کوردستان دەرچوو ئەمە وەکو نەخۆشخانە نەشتەرگەری میهرەبان مستەفیدین لە قوانینەکانی ئیستیسمار کە ئەوە سەرکەوتنی زیاتر پیشان دەداتن لە بۆ مەشروعەکەی لە هەمان کاتدا کۆمەڵە کەسانێکی دەستپاک و دڵسۆزن ئەو مەشروعی کۆبووینەوە یعنی سەرکەوتنی مەشروعمان مانی ماشین پلیس ئیکسترنال فاکتور ئینترنال فاکتور ئەوانە هۆکاری سەرچینە لە بۆ سەرکەوتنی مەشروع کۆمەڵە کەسانە ژین و پیاوی دەست بە دەستنێژ و پاک هاتینە بەشداریان کردیا پارە لێ دابین کرایە کەواتە مان مانی ماشین ئەچیزەی لە بۆ دێتن و ئیستیسمار و گومرجی نادەین کەوا پلیس شوێنەکەی زۆر باشە ئینترنال فاکتور کەوا ئەو کۆمەڵە کەسە ئەو گروپی میهرەبانی ئەو مەجلیس ئیدارە ئینسانی تۆکمە و عاقڵ و ژیر و دانانە کەسانی لێهاتوو سەرکەوتوو ئینسانەکن لە ژیاندا بەسمەی حیاتیان بەجێهێشتێ هەمویان ئینسانی لێهاتوونە هەردا گروپی میهرەبانی کەسایەتی سەرکەوتونە لە ژیاندا هەمومان بێکەوە کۆبینەوە کەوا شتێکی زۆر جوان بکەین و ئیکسترنال فاکتور ئەمە هیچ کێشەکمان نییە لەگەر حکوومەت میهرەبانی قانونیە میهرەبانی ڕێگە پێدراوە لە بازرگانی گشتی میهرەبانی ڕێگە پێدراوە لە ئیستیسماری لە پارێزگای هەولێرێکە میهرەبانی ڕێگە پێدراوە لە وەزارەتی سەحەی لە ژینگەی لە ئاو لە کارەبای لە دیفاع مەدەنی لە وەزاراتی پەیوەندیدارەکان شوێنەوار ئەوانە هەمووی ڕێگە پێدراوە و میهرەبانی لەناو نەخشە و ماستەر پلانی شاری هەولێرە جێگیر کرایە و الحەمدولله ئێستا کە بەواقع حالیش بینایەکە کرایە و بە دەلیلی ئەوەی ئەمە پارەکماندانا کەوا سەتایەکی مەشروع و زەمانە کە دەستمە بە مەشروعیەکەی ئەو پارەمان وەرگرتیتەوە ئێستاکە لە ئیستیسماری کەوا ئیستیسمار لیژنا پێکینە و هاتم کەشفیان کرد کەوا مەشروعەکەمان الحەمدولله هەنگاوی زۆر باشینە فرسەتێکی زۆر چاکە بین دەست لە ناو دەست ئەو مەشروع سون بەشی خیرەکەی زیاتر بکەین ئەمن هەموو هەدەف و طموحم ئەوەیە بتوانم خزمەتی فەقیری هەژار بکەم خودی خۆم ئیستیسماری دنیای ناکەم لەو مەشروعی دەمەوێتە فەقیری هەژار مەوایەک شوێنەکە بیتێدا معالەجە بکەم شوێنەکەی بیتن دڵی پێخۆش بیتن بێتە وێندە فلەبەر ئەو بە پارەکانی خۆت بە دوعاەکانی خۆت بە خیورەی خۆت بە کاتی خۆت بە لێزانینی خۆت بە علاقاتی خۆت بە تەوقعی خۆت وەرە سندوقی خیریەکەم لۆ زیاد بکەن ئەو کاتی ئەمە 1500مان هەیە یان ئەو 1745 عەلەقەل بتانن بیکەینە 3000 ئەگەر کردمانە 3000 ئەلەلایە 4500 ئیستیسمار دەبی کەوا نسبەکە زۆر باشە کاتێک ئەگەر ئەمە کاتێک کە سەهم خلاص بوو 30 بە 70 دەرچوو گریمان بەڵام پاش 10 ساڵی تکە دەبیتە ئەو سێ زیاد دەکات چونکە ئەو سێ ناتوانێت ببیتە هی خیرەکەی تەحویل نابێت بۆ ئیستیسمار بەڵام ئەوەی هەیە ئیستیسماری کڕیە پاش فترەی دڵی نەرم دەبێت دەر پشکەکەم دەکەمە خێری دەتوانی یعنی لە ئیستیسمارەکەی تەحویل دەبی لە بۆ خێریەکەی کەوا بە مروری زەمن پاش 10 ساڵت کە 15 ساڵ کە 20 ساڵت کەوانەی کە ئیستیسماریان کردە دەمرن وەفات دەکەن کاتێک کە وەفات دەکەن لەوانەیە منداڵەکانیان برێن پشکەکەی لە بابمان دەکەینە خێر لۆداکمان دەکەینە خێر کەوا بە مروری زەمن ئەو خێریەکە زیاد دەبیتێ بەڵام ئیستیسمارەکە زیاد نابێت ئیستیسمارەکە کەم دەبیتن یعنی طموحی مەدای دوورمان 50 ساڵت کە 100 ساڵت کە ئەو خەستەخانە 160 ببیتە خێری 130 ببیتە ئیستیسمار 200 ساڵت کە ئەو وەختی لەوانەیە کولیان ببیتە خەستەخانەی خێری بە هەمومان بەرەو سەرکەوتن هەنگاونان بەرەو ئاوی کەوتەر هەنگاونان بەرەو خۆشەویستی هەنگاونان بەرەو فیردەوس ڕێگەکە عەمەلی ساڵحە خوای گەورەش دەفەرمێتن یارمەتی یەکتری بدەن وتعاونوا علی البر وەرن یارمەتیم بدەن بە پشتی خێریەکەی زۆر بکەین با بتوانین شتێکی نوعی لە بۆ ژیانمان بکەین لە بۆ ژینمان بکەین لە بۆ دنیامان بکەین لە بۆ کوردایەتی بکەین کوردستانی ئاوادان بکەینەوە هەنگاوەکی بەرەو پێش بڕۆین خەستەخانەی زۆر مۆدێرن دروست بکەین لە هەموو جانبەکانەوە خزمەت بکەین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله